کاڵێ بەشێن جپسێکی خۆشە گەڕێت بیبێ لەگەڵ خۆمان چی دەڵبژێت نازانم کیژە چی بخۆین ستامێک خۆشە مشکلەکە ئەوەیە نازانم بڕیاردان وەرە تەنان لە هەڵبژاردن جپسی شاقرسە جا بۆ خۆمان ئەوە کەلوپەرمان پێ شوێنی نابێتەوە لە سیارەکە ئەڵە موچێکیش بکڕین ببێ لەگەڵ خۆمان کۆلا کۆکەکۆلای گەورە بۆ بێن نەوەڵا دەست خۆش شکاندمان چیتر بەری نازانم شتی مهم ئامیەوەی زاکی کە 12 ساڵ لە مەکتەب هەبوو هەرەوەمانە خوارد 12 ساڵ لەگەڵ کاڵەیە بێ جلەکانمان بنێرین بۆ ئوتو بەفەلەفە لە بەرەوەی سەعات 2 بەرنامەمان هەیە بەزێمان بێ 12 بڕۆین کەرکووک ئەی خونچەی هەڵوەری و تەسەی خنکە و خۆر نەدی و بێنازەکەم خانەی دزرا و هۆ خندەی منەی کلی چاو ساڵ هاتوو چوو بەهی منی تۆ هەر دەستگیرانی منی خۆ شەویست و یاری منی تۆ گۆرانی و دەنگی منی ساڵ هاتوو چوو بەهی منی تۆ هەر دەستگیرانی شەویست و یاری منی تۆ گۆرانی و دەنگی منی لەخوانەی بەرئاگردانت بۆ ژین هاتووم بۆ ژین هاتووم
گورگور باوانەکەم ئەگەر شەوی کەسی نەمۆ ئەگەر بەژنی ماند و دەما و غەریبەت شەوەکانی تۆ دەست و باسکی نەبوونەوە لە گردنت هەر نەیتوانی هیچ شتێک بڵێ هەر وردبووەوە لە جوانی تۆ دەست و باسکی نەبوونەوە لە گردنت هەر نەیتوانی هیچ شتێ بڵێ هەر وردبووەوە لە جوانی تۆ زومات لا نواز وشروق لولاتاتم لدابري موا هاني كراكم بروا حتى مردن مام داروا تنها ركيدو بركشيم لنا خوابو چو بهیمنی تو هر دستگیرانی منی خوب شویست و یاری منی تو گرانی و دنگی منی شو کارەکەمان تەواو بوو
اینجا لەگەڵ کاڵی وردە وردە خۆمان کۆکەینەوە و گەڕێینەوە بۆ هەڵەبجە. تۆ حازری بەدلێکە داخم کاڵێ. ئیشەکان ماڵ تاوەکێک سێ ڕۆژە لە کەرکووکین. ئێستا لەگەڵ برادرانێکی نانەخۆین بێنە خواردنەکەش ئەگەڕێنەوە بەرەو هەڵەبجە. والله النية